سڵاو بینەرانی دیبلۆماتیک مەگەزین. ناڕەزایەتی وڵاتیان لەسەر پێدانی کەرتی گشتی بە کەرتی تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سێ لایەنی چەپ لە هەرێمی کوردستان هێنان و لێرەوە لەگەڵ لێژنەی پیشەسازی و وزە لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە ئەو ناڕەزایەتیان گەیاندا لێژنەی پەیوەنددار وەک ئاگادارن دوێنێ هەر لەم شوێنە جەنابی وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان باسی لە دوا هەنگاوەکانی پێدانی کەرتی کارەبا کرد بە کەرتی تایبەت. هەنگاوەکان بەو ئاراستەیەن کە کەرتی کارەباش بدرێت بە کەرتی تایبەت و لەمە دووە کەرتی تایبەت کارەبا بۆ هەرێمی کوردستان و بۆ هاوڵاتیان دابین بکاتن. هەر سێلانی حیزبی شوێی کوردستان و حیزبی زەحمەتکەشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان وەک سێلانی چەپ ئەمڕۆ سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد لەگەڵ لێژنە کۆبوونەوە. ئەمە یاداشتێکە کە ئەوان بە لێژنەیان داوە باس لە ناڕەزایەتی و باس لە ئەماکە کە لەگەڵ ئەوەدا نین، یان دژی سیاسەتی نیو لیبرالیزم کە کەرتی گشتی بدرێ بە کەرتی تایبەت. من بۆ زانیاری زیاتر لەگەڵ هاوڕێ هیوا گفتوگۆکەم لەبارەی سەردانیان بۆ پەرلەمانی کوردستان و چیان بە لێژنەکە وتووە. لێژنەکە ئەڵێ چی بۆ ئەوان دژن ئەم دژایەتیە بەردەوامە بێ، هەنگاوی دواتریان چییە بێ ئەگەر بەکردەیی ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە و کەرتی کارەباش وەک هاوشانی کەرتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان بدرێ بە کەرتی تایبەت. هاوڕێ ئەو کاتە باش ئێوە ئەمڕۆ سەردانی پەرلەمانتان کرد و لەگەڵ لێژنە کۆبوونەوە. ئامانشان لەم هەڵمەتە چیەکە 32,000 واژۆتان هێنایە پەرلەمانی کوردستان؟ سڵاتان لێبێ. لە ڕاستیە ئەم با بڵێن کەمپینی ئێمە و حملەیە کە دەستی پێکراوە حملەیەکی جەماوەری بەرفراوانە، تەنیا حملەی سێلایانی سیاسی نییە و لە ماوەی داهاتووە بەردەوامە بێ. لە ماوەیەکی زۆر کەمە لە دەیان هەزار خەڵک واژووی لەسەر ئەم یاداشتەی ئێمە کردووە کە مەبدەعەکەی ئێمە کە جیا دەکاتەوە لە ڕاستیە لە هێزە ڕاستڕە و بەرژوازیەکان ئەوەیە کە ئەوەی لە هەرێمی کوردستانە دەگوزارێ شکستی سیاساتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانە و شکستی سیاساتی بەرەی ڕازڕەوە لە هەرێمی کوردستان. ئەمان لە ڕاستیە دایانەوێ لەژێر عنوانی فرۆشتنی کەرتی گشتی کە بە ناوی ئەوەی کە کەرتی گشتی شکستی هێناوە دایانەوێت تەرویز بۆ کەرتی تایبەت بکەن. لە ڕاستیەوەی شکستی هێناوە حکوومەتە و ئیتلافی حکومڕانە لە ڕاستیە نەکەرتی گشتی. لە هەموو دنیا بە تایبەتی دوای تەجروبەی کۆڕۆنا دەرکەوت کە نیولبرالیزم و سیاسەتی سەرمایه‌داری ناتوانێ مواجهەی کێشەکان بکاتن. ئێمە هاتوین ئەمڕۆ لەگەڵ لێژنەی بۆ ئەمە بەستا ئێمە ئیمزاکانمان گەیاندە لێژنەی پیشەسازی و وزە و لەگەڵیان کۆبینەوە. دەبێ ئەمە بە سەراحەت بڵێن و لێبێژ لە ڕاستیە ئەم ڕخنەیەم لێیان گرت ئەوەیە کە ئەوان ڕایەکی وازەحیان نییە چۆن تەعامل لەگەڵم پرسە بکەن. ئەمەش تەبعاً پەیوەندی بە باگراوندی فکریەوەیە بە تێگەیشتنی ئێمە مواجهەکردنی فەساد و گەندەڵی و هەژاری ئەم بابەتانە تەسەوڕێکی سیاسی فکری دەوێ، تەنیا بە عەقڵەتی پۆپۆلیستی و بەم جۆرەی کە لە ئێستا هەرێمی کوردستانێ ناتوانێت گۆڕانکاری جەوەری بکاتن. ئێمە بەڕوونی لە ڕاستیەوەمان پێوتن لەگەڵیان بەردەوامە بین و ئەوان باسییانەوە کرد کە بەسەر مەرحەلەیەک ئەم بابەتە ڕۆیشتووە. دوێنێ بامان شەوە لێرە کۆنگرێشی ڕۆژنامەنووسی وەزیری کارەبا و لێژنەکەی ئەوان هەبوو دیارامان دەستیان بە پرۆسەکە کردووە بەداخەوە تا بە ئێستا لە ڕای گشتێکی وای لەسەر دروست نەبووە. پێویستە لە ڕاستیە خەڵک ئاگاداری ئەم بابەتە بێ. تەنیا خاڵی ئەوان هەوەیە کە لەسەر هەوڵاتی لەم بارودۆخی ئێستا گران نەکرێ. ئەمە لە ڕاستیە ڕایەکی جەوهەری جیاوازی نییە، بێگومان لە داهاتوو گران نەکرێ. بێگومان ئیشی حکوومەتە خزمەتگوزارە سەرچەکان بۆ خەڵک دابین بکە. ئەمە لە کاتێکە خۆتان دەزانن باج و سەرانە و ڕسومات ڕۆژ بە ڕۆژ بە چەندین قال لەسەر هەوڵاتی گران نەکرێ و هیچ بیمەیەکی کۆمەڵایەتی نییە. ئەمە نەتیجەی ئێستا دەبینن ڕێژەی بێکاری هەژاری لە هەرێمی کوردستان داتاکان لە ڕاستیە داتای زۆر ترسناکن لە بەرزبوونەوەدایە. بێگومان ئەمە قەدەر نەبوو، ئەمە پەیوەندی بە سیاسەتی حکوومەت و شکستی سیاسەتی حکوومەتە لە ڕاستی لەم ڕۆوە. ئەوەی کە باسکرا گرێبەستەکە لە کۆتاییدا ڕەنگە لە چۆن ڕۆژی کان لە ماوەی نزیکی داهاتوودا سێکتەری کارەبا بدرێت بە کەرتی تایبەت. هەنگاوی دواتری ئێوە چییە بێ ئەگەر بەکردەی ئەمە کرا؟ تەبەن بۆ زانیاری وەکەوەی ئێمە معلوماتمان لە لێژنەکە وەرگرت
پێشتر لە 10 ساڵ زیاتر پێش ئێستا بەرهەمێنانی کارەبا دراوە بە کەرتی تایبەت، ئێستا باقیەکەشی لە ڕاستی ئادەن و دوێنێ هاتوون بۆ ئەوەی تەغەیر لە بنیادی یاساکە بکەن، لە هیکلەتی یاساکە بکەن بۆەوەی جێگای کەرتی تایبەتی تیا بکەنەوە. تەمەناوان لەژێر عنوانی چاکسازیە وەکۆی کارنامەکەی ئەم کابینەیە لەژێر عنوانی چاکسازی چاواشەی خەڵکەکەن، بەڵام لە جەوەرە لە ڕاستیە کەرتی گشتی و مەڵکی خەڵک دەدەنە کەرتی تایبەت و خۆشمان دەزانین کەرتی تایبەت چێ لە وڵاتە و ئەمان على ئەساس سەدا 80 فەرمانبەران دێڵنەوە، سەدا 30 خەڵکی تر دێنن واتە سەدا 20 فەرمانبەرانی وەزارەتی کارەبا جێگان ناکرێتەوە. تا ئێستا موچەکەی دیار نییە چۆنە بێ وەزعیان چی بەسەر دێتن. هەڵمەتەکەی ئەمە لە ڕاستیە بەردەوام دەبێت، نەک تەنیا بەرەمەرام خەڵە لە ڕاستیە بەرامبەر بە کۆی ینی ئەم سیاسەتە ئابووریەیە، ئەمەش لە ڕاستیە بە هەمانجی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان و ئێمە پێمان وایە دەبێت ئازادی ڕادەربڕین، ئازادی تعبیرکردن لە ڕادەبی فراهەم بکرێ بۆی خەڵک بتوانێت ڕای خۆی دەربڕێ. بەداخۆ ئێستا لە کوردستانە بوارێک نەماوەتە بۆ ئازادی ڕادەربڕین بۆی خەڵک بتوانێت ناڕەزایەتی دەربڕی، ئەگەر نا ئێمە دەزانین ڕای خەڵک بە گشتی ڕایەکە ئەمە ڕەتەکات. دوێنێ هەر لە جێگای بەڕێزێت وەزیری کارەبا وتی کە ئەوان مەبەستیانە کارەبای 24 ساعتی بۆ هاوڵاتیان دابین بکەن و بیدەنە کەرتی تایبەت و بە نرخێکی جێگیر کە نرخ لە هاوڵاتی گران نەکرێت. خەڵک لەمە دووە پارەی دوو جۆر کارەبانەدا، کارەبای مۆلیدەی ئەهلی و کارەبای نیشتیمانی. ئێوە بۆ پێتان وایە ئەم سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی نیو لیبرالیزمە و تێیدا شکست خواردوو دەبێت؟ لە ڕاستیە ئەگەر ئەمان دەڵێن بۆ ئەوەی بۆ نمونە بتوانێت چاکسازی بکرێت کارەبا بەشگوێ پارە کۆ بکرێتەوە، پرسیار ئەوەیە حکوومەتێک ئەو هەموو دام و دەستگا و هێز و یاسا لەبەردەستا بێ نەتوانی پارە کۆ بکاتەوە. تەمان خەڵک بۆ پارە نادا لە کاتێکە حکوومەت موسی خەڵک نادا، ئەمە ڕوونە، یعنی ئەمە ڕوونە. بەڵام مەبدەعەکە چییە؟ لەمە دووە وەکو مۆلیدەی لێ دێت کەسێک پارەی کارەبانێدا کارەباکە لەسەر دەکوژێنەوە. ئەمە یعنی خەڵک ئەوەی پارەت هەبێ مەبدەعەکە وایە، ئەوەی پارەی هەبێ کارەبایە بێ خزمەت گوزاریە بێ هەموو شتێ بێ، ئەوەی نەبێ هیچی نابێ لە ڕاستیە. خاڵی دوام ئەمان دەتوانن چاکسازی مەداوامان کردو چاکسازی لە کەرتی گشتی بکرێت لە ڕاستیە، بەڵام کاتێ ئەو بودجە بۆ کەرتی گشتی دابین ناکە بە حزبیەکە بڵێ لە بڕێەوەی چاکسازی لە کەرتی گشتی بکەنەوەن دێن کەرتی گشتی لە ڕاستیە. ئەمە لە جێەوەی چاکسازیە، ئەمە چاکسازی نیە لە ڕاستیە، ئەمە هەوڵدانە بۆ ئەوەی باوڵاتی بڵێنەوە ئێمە نییە شکستمانێناوە ئەو کەرتی گشتیە و ئەمە خۆ دزینەوە چاواشەکردنی ئەوڵاتیانەوە ئێمە نەتیجەکەشی لە ڕاستیە دەبینین. ئێمە دەمێکە لە ڕاستیە باس لە خەڵکەکەین کە ئەم سیاسەتە چی لە کۆمەڵگا دەکا بەداخۆ ئێستا موعشر و هینەکان هەموو پێمان دەڵێن کە بارودۆخەکە ڕۆژ بە ڕۆژ لە خراپبووندایە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئێوە. بەڵێ بینەرانی دیبلۆماتیک وەکو باسمان کرد ئەوان ئەو بەیاننامەیان هێناوە بۆ سەرۆکاتی لێژنەی پیشەسازی. چاوەڕوانەکەم بزانین هەنگامی داهاتووی ئەم بزوتنەوە ناڕەزایەتیە چییە بێ ئەگەر هاتوو بەکردەی سێکتەری کارەباش چووە پاڵ ئەو سێکتەرانەی تر کە بدرێت بە کەرتی تایبەت.